سڵاوتان لێبێت من کاژان و پوختەی گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێدەڵێم. باڵێۆزخانەی ئێران لە عێراق ڕایگەیاند لێدوانەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی حەشدی شەعبی دەستوەردانێکی قبوڵ نەکراون. ڕۆژئاوای کوردستان پشتیوانی خۆی بۆ بەیاننامەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ڕاگەیاند دەژڵێت ئامادەین بۆ بەشداریکردن لە پێکهێنانی دەستێکی کاتی بۆ حکومڕانی سووریا. بەهۆی ڕووداوی هاتوچۆوە دوو کوڕی ئەندامی پەرلەمانی عێراق گیانیان لەدەستدا. سەرچاوەیەکیش دەڵێت بەڕێگەوە بوون بەرەو کەربەلا بە مەبەستی بەشداریکردن لە مەراسیمەکانی چلەی ماتەمینی ئیمام حوسێن. لەنێو ئەم هەواڵانەدا هەواڵێکی گرنگ هەیە، ئەویش ئەوەیە کۆمپانیای سۆمۆ دەڵێت تاوەکو ئەمڕۆ نەوتی هەرێمی کوردستانیان ڕادەست نەکراوە. ئەگەر ڕادەستیان بکرێت ئامادەن بۆ فرۆشتنی. عەلی نزار فایق بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ ڕایگەیاند ئێمە تەنها لایەنی فرۆشیارین، سەرجەم ئەو ڕێکار و ئامادەکاریانی پێویستن بۆ وەرگرتن و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان تەواو کراون و بەڵام تاوەکو ئێستا هیچ بڕەنەوتێکمان ڕادەست نەکراوە بۆ فرۆشتن. بۆ خوێنەوەی وردەکاری ئەم هەواڵانە دەتوانن سەردانی ماڵپەڕی شار پرێسکەن.